سڵاوتان لەبێم کاتتان باش بەشێک لە هاوڵاتیان گلەیی لەوە دەکەنکەوە بڕی ئەو پارەی لە بەرامبەر وەرگرتنی ئەمپێڕێکی کارەبای مۆلیدەی ئەهلی بۆیان دێتەوە زۆرە و کەم نییە پێشبینیش دەکرێت بڕەکە زیاتر ببێ تا چەنە گلەیی هاوڵاتیان ڕەوایە هەندێکی دیکەیان دەڵێن ڤۆڵتەی پێویستیان پێناگا و سرچێتی گۆڕینیشیان لە بەرامبەر پارەدا بۆ دەکرێت تا چەند ئەمانە ڕەوان خاوەنی مۆلیدەکان و ئەنجومەنی مۆلیدە ئەهلیەکان لەسەر ئەم پرسە چی دەڵێن ئایا تا چەنە کاتمکردنی مۆلیدەکان لە هەرێمی کوردستاندا چۆتە خۆناغێکی پێشتر لە هەولێردا دەوترێت لە 100 ئایا لە شارەکان و لە پارێزگاکانی دیکە بێدەنگکردنی مۆلیدەکان چۆنە چونکە هەندێک لە خاوەن ماڵەکان نزیک لە مۆلیدەکان دەڵێن ژیانیان نەماوە بەدەست دەنگی هەندێک لە مۆلیدەکانەوە لەسەر ئەم پرسە بە شێوەیەکی مەیدانی بنکۆڵکاریەکەین لەگەڵمان بن. ئەمانە دیمەنەکانی کارکردنی مۆلیدەی یەکێک لە هۆتێلەکانە لەسەر شەقامی 6 مەتری لە هەولێر کە هەر لە سەرەتای کارکردنەوە بەو جۆرە دووکەڵی ڕەشی ژەهراوی دەخاتە ناو ژینگەوە لە چەند گۆشەیەکی جیاوازەوە بۆ ماوەی زیاتر لە نیو کاتژمێر لە دیار دووکەڵە ڕەشەکە مامەوە بەڵام بەو جۆرە بەردەوام بوو. لە پارێزگای هەولێردا پێشتر ناڕزایەتی زۆر لەلایەن هاوڵاتیانەوە هەبوو لە شێوازی کارپێکردن و دەنگ و دووکەڵ و بڕی پارەی مانگانەی مۆلیدەی گەڕەکەکان. لەگەڵ ئەم لیژنە تایبەتمەندەی پارێزگا و قایمقامیەت و پۆلیسی شارەوانی و ئەنجومەنی مۆلیدە ئەهلیەکان سەردانی چەنگەڕێکێک دەکەین. لە سنووری قایمقامیەتی قەزای ناوەندی هەولێر لە 520 شوێندا زیاتر لە 900 مۆلیدە بێجگە لە مۆلیدەی تایبەت دانراون لە ڕێگەی چەند پێوانەیەکەوە بۆ دەنگ و نرخ و پێزنەبوونی ژینگە هەوڵی ڕێخستنەوەی کاری مۆلیدەکان دەدرێ بە شێوەیەکی شارستانی. لێرە گەڕێکی شۆڕشە یەک لە مۆلیدە نزیکانی ماڵەکانە کە کراوە کاتم زانیم دەنجی چۆن ئاوە دەچین دەمەتە تقریبا لە کۆڵانەکە و بۆ ماڵەکە چەنەها ماڵ گلیەنەوە هەیە. سەلام عەلەیکوم کە ڕەنگە خانوەکەی فیس پارە نەکات خەڵکە بێ سەیریکە یان نیازێ بێ بیفرۆشێ ئەوە ڕەگە لێرە کێشەی بۆ دروست ببێ ئەوەی نزیکیەوە ڕاستە ئەوانەی ئەوهان لێک دە و کێشانە هەڵ دەبیتن لە کاتمکردنی بە پێم جیازە دەکە ڕەنگە زۆر بە ئەستان دەنگی منیش بگات 90 دەخوێنێت ئێستا دەکە کراوە ئەگە دایکە کاتم کراون زانە ئێستا بۆ 75 ئەوان تەبعاً 2 مەتر نابێ ئەگە 5 مەتر بڕۆین دەبتە 70 هێشتان کەمتر دەبێت دیمەنەکەت پیشانێم لەو مۆبایلە کاکەخی پیشانی جەنابەت بم لێرە ڤیدیۆیەکەیە دوێنێ نیو کاتژمێر زیاتر من بە دیاریەوە مامەوە باشە یەکێک لە هۆتێلەکانە لە شاری هەولێر دووکەڵێکی ڕەشی زۆر کاکاروان ئەو کێشانە لە ناو مۆلیدە ئەهلیەکانیش دەبێت لە کاتێکدا مۆلیدا مەسەلەن نۆزلەکی ڕادەوەسی بڵێ و کاتژمێر من مامەوە بەو جۆرە دووکەڵەکەی بەردەوام بوو ئەو کێشانەمانەیە ئەمە ئاگاداری دەکەنەوە لە خلالی 24 سەعاتی دەبێت دووکەڵەکەی چاک سەرەتانیە کێشەی گازمان هەیە گاز هەر ڕۆژە و سعرەکە کە بەردەوامی شەروەختی کارەبا دەبڕێ ئەمە پێ دەکەین زاریش بێ جەدوەلمان دەگۆڕێ برێن 6 بەیانی بۆ یەک شەو لەو کاتانەش کە کارەبای نیشتیمانی کەم دەبی سعرەکە زۆر دەبی لەسەر هەوڵاتی ئەمە جۆرێ ئارێ وەڵا سرکێ دێو بە پارە ئەگۆڕن ئەمە نا بەس کابرا لە خۆی دەکڕێ مەش دوی دەگۆڕێ. دەربارەی گلەی هاوڵاتیان چۆن هاوڵاتی گلەی هەیە ئێمە وەکو ئەنجومەن خاوەن مۆلیدەکانیش ئەوە گلەی لە ئێمە دەکەن درێ نرخەکە کەمە بەڵام پێڕێکە دادرێ نرخی ئەو ئەمپێرێکە دادەکەمە وەکو خاوەن مۆلیدە وەکو ئەنجومەنیش بەڕاستی حەقی پێداچنەوەک لە داتاکانمان هەیە بۆ دانانی نرخ لەبەر ئەوەی لە کاتی ئێستا زۆر لە شتەکان گۆڕانکاری لێ دروست بووە بەڵام نرخی دۆلاریشەوە هەیە ئەوش پەیوەندی پێ لەبەرەوە نرخی گازیش بوویتە دۆلار پێشتر هە بە دینار مامەڵەتان کردووە بە دینار ئێمە مامەلەمان دەکرد بەس ئەو کەسەی بەمە دەفرۆشێ ئەو بە دۆلار معاملە دەکاتن گاز ئەو بە دۆلار حساب دەکات دەرێ بە دۆلار کڕیمە ئەمڕۆ تەقسیمی سعری بازاری دەکات دینار چەند ڕادەوەستی بۆ دینارە دەفرۆشتەوە ئێمە ئەگەر مۆلیدەیەکیشتان بشکیان بیکڕن هەر بە دۆلار دەکرێت هەموو پێداویستەکانی سنا هەتا تاکو ئێستا
فیتەرەکانمان بە دینارمان دەدان ئێستا ئەو ڕۆژەیەک لە فیتەرەکانیش داوایەکی دەحقت چەند دەدرێت $500. بە پێم سۆڵەیە بێکرا بۆ مانگی 11/2020 بووە بۆ هەر ئەمپێڕەیەک 5,000 دینار دیاری کراوە بەڵام مانگا کە تا ئەم بەرنامەیە پەخشە بێت دیار نییە چەندێک وەرەگیرێ بەڵام ئەوترێت ئەبێتە 2 قات بۆچی با منەوە لە جەناب بپرسم بۆچی ڕەنگە 10,000 دینار لە هاوڵاتێک وەربگیرێت بۆ هەر ئەمپێڕێک لەبەرەوەی ڕێژە کارەبای نیشتیمانی کەم بوویتەوە ئەو مانگەی زۆر ینی کەمیکتە لەگە مانگی ڕابردوو زۆر فەرق جیاوازی هەیە مۆریدا بە ژێرەی ئەو کاتژمێرەکە بۆی دانراو لە لای لیژنەکان لای ئێمەوە کە بۆیان دەخندرێتەوە مانگ بە مانگ جیاوازی هەیەەوە مۆریدا بۆ مۆریدەش جیاوازی هەیە فیدەر لەبەرەوەی فیدەر هەیە باری قوسەر فیدەر هەیە باری سوکە هەوڵەتەیە گلەیەکە لە گەڕە چێمە 2 مۆریدە هەیە بەڵام هەرێکم نرخێک وەرەگرن لەبەر ئەوەی دەکەویتە سەر سنووری 2 فیدەری ئەو فیدەرەکە باری قورسنیە کارەبای ڕێسی زیاتری پێدەدرێت ئەوەی باری قورس دەکەیتەوە بەلۆت کارەبای نیشتیمانی کەمتر دەبێت مۆریدەکە زیاتر کارەباکەی دەدا لەبەر ئەوەی سعرەکە جیاواز دەبێت خێراتنی هەموو لایەکان دەکەین ئەمڕۆ بە پێی بڕیارێکی دکتۆر فرساد سۆفی پارێزگاری کۆچکردووی هەولێر لە 24/11/2019دا بڵاوکرایەوە باس لەوە کرابوو کە پێویستە تەواوی مۆلیدەکان دەنگەکانیان نەهێڵن هەموو ئەوانیشی مۆلیدەکانیان بێدەنگ نەکردبێ لە قۆناغی یەکەمدا سزا دەدرێن لە قۆناغی دومیشدا ئەگەر پابەند نەبێ مۆلیدەکەی دەدرێتە خەڵکی دیکە لە ئێستاشدا دەوترێت لە 90 مۆلیدەکان ڕۆپۆش کراون و دەنگیان کەم کراوە بەڵام لە کاتی خۆیدا ڤایرۆسی کۆرۆنا نەک ئاستەنگی بۆ پرۆسەکە دروست کرد باڵکو بووە هۆی گیانەدەستدانی ئەو کەسەیشی کە بڕیارەکەی دەرکرد بوو و هەر کەسێک دەست پێش خەر بێ و زووتر بیکات ئێمە ئەم مووقیفەی ئەو بە هەند وەردەگرین بەرنامەکردنی کاتمی مۆلیدەکان تەنها بۆ مۆلیدە ئەهلیەکانیە بۆ گشت شوێنە گشتێکە ئەوە یەک لە ئوتێلەکانە بەڵێ ئەوە پێشتر شوێنەکەی بوو سکاڵی دەنجی زۆر بوو ئێستا کلی پێ بکەن ئێستەوە لەو دەنگە ڕازین کاوە کاتم کرا ئەگە بچینە ژوورەوە پێ ئێستا ناحەوێ لێرە فەرموو ئێستا سەتا چارە کێشەکانی دیکە چین سەبەر بۆ کێشەکانی مەسەلەی پێوانی ڤۆڵتیە ڤۆڵتیا لە خەڵکێک گەڵێن 5 ئەمپێرم هەیە بەڵام وەکووا بێ 3 ئەمپێڕ هەبێ هەندێک ئامێرم بۆ ئیش پێ ناکە ئەم گلەیانە تا چەند ڕەوان بەخوای دەگەڕێتەوە سە دووری هەندێک مۆلیدەمانێ ماڵ زۆر دوورە لێ دەچینە لای مۆریدەیەکی دیکە کە بەهۆی پابەند نەبوون بە مەرج و ڕێنماییەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا 1 ملیۆن دیناری عێراقی سزای مادی درراوە مۆریدەی کێشەی چی بوو کە خەڵکی گلەی هەبوو گلەیەشی زۆر لەو مۆلیدەی کرا سەوار بە دەنجی و کەمتەر خەمیش بوو کەمتەر خەم بوو دەنگی زۆر بووە بەر لەوی بچینە ژوورەوە بە بڕی 1 ملیۆن دینار غرامەکە لەلایەن قایمقامێتەوە خاوەن مۆلیدەکە لە بیر و ڕای خۆی دێ ئەمن کاتمم کردیە کاتمکردن هەر ئەوە نییە و کە بۆچی تێخی و فلتەرێک برێوەڵا کاتم کردیا دەبی بەمانای کاتم دەنجی مۆلیدەکەی کەم ببێتەوە تەلەفۆنی هەڵەتان زۆر بۆیت تەلەفۆنی هەڵەمان زۆر بۆ دێ وەکو ئەنجومەن دێ وەکو لێژنەی پارێزگاش دێ لۆ نمونە هاوڵاتی سرکێتەکەی خۆی فیز دەکاتن دەرێ مۆلیدە پێ نەکرایە تەلەفۆن و خاوەن مۆلیدە دەکەی دەچێت شوێنەکە و مۆلیدە پێەیە تەلەفۆنی بە هەلە دێ و هاوڵاتی شێ دێت تەلەفۆنتان مەشغولە جواب نادەن و ئەنجامی زۆر هاتنی تەلەفۆن و جوابدانەوەی تەلەفۆنەکانە کە ئەمە مەشغولی لێرە دووکەڵ و بخاری زۆر ژینگەیەکی تەواو ناتەندروستی خوڵقاندووە دەوترێ بەهۆی نەبوونی کاری ئەندازەییەوە تێچووی زۆر بێسوود لێرە ئەنجام دراوە بەڵام زیانە ژینگەیەکەی زۆرترا نازانم چێ شکایەت کردەوە بەڵام واچا چیەکەن و باری ناباتن تەنانەت بارەکە چاکەن و ئەو کردیتمانەکات میشیز دەنجێشینانی هەندێک لە خاوەن مۆلیدەکان دەڵێن وەک پێویست قازانچی مادیان بۆ نامێنێتەوە بۆیە هەندێکیان دەیانەوێت مۆلیدەکانیان بفرۆشن ئەمەوێت سەرنجی هاوڵاتیان لەبارەی شێوازی کارکردنی مۆلیدەکان بزانم
دەنگی ئەم مۆلیدەیە تا سنە بێزاری کردن وڵا بێزاری نەکردی نێمە نەیکردون ئەمە تازە مارمان هااتێ تازە ماڵتان هاتووە بەخێر بێت چۆنی خوربان تەشریف بێنە زۆر باشە لە نرخی مۆلیدە ڕازین یان گرانە وڵای ئەوان بخوای بە هەموو چتە گرانە گەبری و نییە کاچی ئێستا هەرزانە فەقیر وەرە خوربان بەخێر بێ فەرموو ئەحواڵ چۆن باشی وەڵا ڕاستەکەی تەشریف بێنێرە باشی شور بەسەر چاپ دەنگی ئەو مۆلیدەیە بێزاری نەکردون ناوە بێزار نین ناوە گلەیشتان لی نییە ناوە پیاوی باشە پیاوێکی باشە زۆر باشە نرخەکەی کە بۆتانێتەوە لێ ڕازین بە خودای عیبی نییە وەکو عالەمە هەم وەکوێ تا چەندە ڕازین لە نرخی مۆلیدە یان نرخە مانگێک بۆ مانگێکی تر یاریەکە بەرزمە وڵی نرخی مۆلیدەی بەخۆی بەعام ئێستا زۆر دێتەوە نازام هەندە مانگان هەیە بەخۆی هەر زۆر کەم ئیش پێ دەکرێتن بەس نرخەکە مەسەنە دەبینی عادەتەن زۆر زێدە دێت تۆ چەندە پێڕەت هەیە کەمە ئەمە 4 ئەمپێرم هەیە لە ماڵێ هەستەکەی ڤۆڵتەی 4 ئەمپێرەکان کەمە بەڵێ هەز دەکەین هەموو خەڵک هەز دەکا وڵا ڤۆڵتەکان کەمە بەعامیش تازە لەکرد کاک حاجیش مناقەشەی ئەومان دەکرد نزانین چیە خاستن هەندێکیان مەسەن دەبینی ئێستاکە کارەبا دێتەوە بەخۆی جەدوەلتان عادەتەن جەدوەلیان لەکنا مەسەن کابرا کە جەدوەلی لەکنا دەتانی مەسەن پێش هەنجی خۆی ئامادەکە لو هاتنەوەی لو بڕانی کارەبایەکەی بەڵێ بزەبت ئەو دەرێ مەسەنە بسیەکەنیشی پێ دەرێ بابە مۆل دەگەرم نەبووم کو دەتانم قووەتی بدەمێ ئێ بابە دێت و دەچێن دەربووی تا ئێستا دووکەریان زۆرە دەنجیان هەیە ئەمن بە شخصی خۆ چار پێ تەبلیغیشم کرد یەکا کە دووکەری هەیە چاناک ڕۆژنگیریەکەی گلەیت زۆر هەر زۆر بە حقات ئەمن ئێستامارم لەو دی یا مژنە هەر خانیم عدم بووە لەبەر دووکەر خانەکە نزیکە لە مۆلیدەکە زۆر نزیکە حقت خانێکم عدم بووە باش ئەگەر بدەوێت خانەکە بفرۆشی بەڵێ خەڵکێکە بێ سەری خانەکەت بکات دێ سەری خانەکە دەگاکەم وەلدەت نزیکە من خانەکەم ناوێت زۆر کەس هەیە لە بەم وەلدی خانێکی ناکرد ئەم هەوڵاتیە گرتەیەکی ڤیددیۆیی بۆ پرۆگرامی بنکۆڵ نردوو دەڵێ چەند جارێک بۆ گۆڕینی سرکێت پارەی بەناڕەوا لێوەرگیراوە ئێستاش دەڵێت کابینەیەکی نوێیان بۆ دادەنرێت سێجار گۆڕینەوە لەبەریان پسکێتەکان کوایەتیان باش نییە ئەوە جگە لە لەو سێجارکە گۆڕیمە هەر جاری 5,000 لێسەنین بەس حەقی گۆڕنی سرکێت سکێتەکە نیازم ئەو بۆ دەنوێژ دابێت نیازم بۆش 17,500 نامە لێوەرگرنی ساڵ پێیانوتوی بەرپرسانی ئیداری هەولێر ئێستا تا ڕادەیەکی زۆر ڕازین لە پابندبوونی خاوەن مۆلیدەکان هەرچەندە نایشارنەوە لە پێشتر لەسەر ئەنجامدانی سەرپێچی کەسانێکیان داوا بە دادگاکان زۆرترین ئەو کێشانە چیەکە تەلەفۆنتان بۆ لەلایەن هەوڵاتیانەوە کە بڵێن ئەمە کێشەی مۆلیدەکانە جا لە نرخە لە پابند نەبوونە بە بڕی پێدانی کاربای تاوڵ لە مۆلیدەکانەوە لە کاتم نەکردنە چین زۆربەی زۆری کێشەکانەوەیە کە مۆلیدەکان خراپ دەبن هەروەها کەوا تاخیر دەبن لە پێکردنی مۆلیدەکانیان بۆ نمونە چارێکە 20 دقنی و ساعت هاوڵاتیان ئەو مافی هاوڵاتیانیشە بەڕاستی لەبەرەوە ئێمە ئاگداری هەموو خاوەن مۆلیدەکانمان کردەوە بەپێ ئەو خشتەی کە دەردەچی بەپێ ئەو خشتە کار بکەن هەر کاتێک کارەبای نیشتیمانی بڕا پێویستە ئەوان مۆلیدەکانیان پێ بکەن و کارەبا بدەنە هاوڵات ئەوترێت دیاریکردن بە نرخێشەیە لە شوێنێک بۆ شوێنێکی دیکەیان ڤۆڵتێنەدانی پێویستیش هەست پێکراوە ئەمە لە ڕێگای لیژنەی مۆلیداتەوە بە شێوەیەکی زانستی نرخ دیاری دەکرێتن هەموو کۆتایی ماگان پێشتر پێشوەختە پارە وەردەگیرا پێش ئەوەی کە کارەبایەکە بفرۆشیتن پارەی وەردەگری کە ئەوە شتێکی ناسروشتیە بەڵام ئێمە بڕیارماداکەوە بیکەینە دوای ئەوەی کە کارەبایەکە دەدە ینی دوایمان لە کۆتایی مانگ پارەکە دەدەن لە ڕێگای لیژنەی مۆلیداتەوە بە هاوکاری ئەنجومەنی مۆلیدات نرخەکە دیاری دەکرێتن بەڵام نرخ لە گەڕەکەت بۆ گەڕەکە جیاوازی هەیە بەهۆی ئەوەی کە مۆلیدەیەک لەگەڵ مۆلیدەیەکتر جیاوازی هەبووە لە پێدانی کارەبا کاتەکان جیاوازی هەیە زۆر جار هەبووە لە ناو شاری هەولێر مۆلیدە لەگەڵ مۆلیدەیەک 100 کات ژمێر جیاوازی هەبووە کە کارەبای پێداەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەوفی دەرەی کارەبای نیشتیمانی بەو گەڕەکانە دەداتن ئەوانەی لۆدیان زۆر لەسرە کارەبایان کەمتر بە گەڕەکانداوە بەخۆی ئەوەی پابند نەبی ئێمە لە قایمقامێت ئیزراعاتی لەگەڵ دەکەین پێبژاردننی بۆ دەکەن غەرامەی دەکەین زۆر جار خاوەن مۆلیدە شەبووە ڕەوانەی داگامان کردووە بۆ ئەوەی کە ئیزراعاتی تونتری لەگەڵ بکرێت بەرامبەر بکرێتن لەبەرەوەی ناکرێت و کەسێک
خەڵک بێزار بکاتن یاخود مافی هاوڵاتیان بخواتن تو بۆ نمونە هەر مۆلیدێک 400-500 ماڵ چاوەڕێ ئەو دەکە کارەبای پێبداتن جا بە سەرماوی بە گەرماویتن ئەوانە نەخۆشیان هەیە منداڵیان هەیە پێویستیان بەکارەبایە ئێمە چاوپۆشی لەو کەسانە ناکەین لەو خاوەن مۆلیدانەکەەوە پابندی ڕێنماییەکانی لیژنەی مۆلیدات نابن. ئاگداری ئەو مۆلیدانان کە لە پرۆژەکانی نیشتەجێبوونا کارەکەن ئەوانەی کە لەلایەن خودی کۆمپانیایی وەبەرهێنەوە زۆرجار سەپەرشتی مۆلیدەکەشیەکرێت وەکو ئەوانی تر سەرپەرشتی ئەوانەش دەکەین نەبێت کەم و کوڕیانەبی هەروەها نرخیشمان بۆ دیاریکردن و لەسەریشمان جێگیر کرد نرخەکان 21 سنت بۆ هەر 1 کیلۆواتێک کە پێویستە بەو نرخە کارەبا بفرۆشن ئێستا زۆربەی زۆری ئەو پرۆژە نیشتەجێبوونانەش ئەویان جێبەجێ ئەگەر لە 21 سنت زیاتر بوو خەوڵەتی بۆی هەیە گلەی بکات سزامانداون بە 5 ملیۆن دینار چەند پرۆژەیەک یاخود چەند شوێنێکی نیشتەجێبوونمان سزاداوە لەبەر ئەوەی پابند نەبووینە غەرامەکەش کراون و جە پابندیش کراین. لە شاری سلێمانی پێشنیازی گۆڕینی سیستەمی کارەبای مۆلیدە ئەهلیەکان لە ئەمپێرەوە بۆ کیلۆوات دەکرێت بە جۆرێک هاوڵاتیان بەپێی بەکارهێنانی کارەبای مۆلیدە ئەهلیەکان مانگانە پارە بدەن هەروەک ئەوەی لە ناو پرۆژەکانی نیشتەجێبوون پەیڕەو دەکرێت دەچما بە ڕێبەرایەتی گشتی کارەبای سلێمانی ئەمەوێ سەرنجی ئەوان لەو بارەیەوە بزانم مەبەستما وەڵامم دەست بکەوێت کە ئایا ڕاستە مۆلیدەی ناو پرۆژەکان وەک پێویست پابندی نرخ و ڕێنماییەکان نین بەرامبەر بە هاوڵاتیان زیاتر لە 500 مۆلیدەی ئەهلی کارەکەن لە ناو سلێمانیا بەڵام بەشێک لە خاوەن مۆلیدەکان ئەڵێن 200 پێوەرمان ئیش ناکە ئەیکەواتە ئەو پارێ چۆن نەخوێنرێتەوە مانگانەوە چارەسەر بۆ ئەوە چییە؟ بەڕاستی ئمە قەرار بوو پێوەرێکی تازیان بۆ دانرێەوە لە هینە یعنی ئەو پێوەرە سیستەمە و پێوەرێکی دیجیتاڵیە پێم وایە ئەوە لە با بڵێن بۆ هەموو مۆلیدەکان کابێ ئەو پێوەرانیان لا بدرێ و پێوەرە تازیان بۆ دابدرێت پێم وایە ئەوە ڕەزامەند و شتی پێویست بوو لەلایەن پارێزگارە پێم وایە ئێستاوە نووسراوەکە لە پارێزگارە و ئیتر ڕەنگە لە ئایدەیەکی نزیکدا ئەو چێشەش حال ببین. تا چەنە لەو نرخە ڕازین کە لەسەر مۆلیدەی ئەهلی ستیەکان و پرۆژەکانی نیشتەجێبوون مانگانە دیاری ئەکرێ کە بە کیلۆواتە خۆی بەداخەوە یعنی با بڵێن مۆلیدەی ئەهلی ستیەکان وەکو مۆلیدەی گەڕێک لەژێر کۆنتترۆلی و چاودێری بەڕاستی بەڕێبەراتی گشتی کارەبایانی لەبەرەوەی زۆربەی زۆری ئەو با بڵێن ئەو ستیانە کە مۆلیدەیان دانا و هەرێکی بە شێوەیەکە هەیە لەسەر هاوڵاتێکی هەیە ئیدارەکە خۆی دایناوە با بڵین کێشەی مۆڵەتیان هەیە کۆمەڵە کێشەی هەیە بەڕاستی لای ئێمە نین و مانگانش کە نرخ بۆ مۆلیدە ئەهلیەکان دانرێ بەداخەوە پابند نابن پێوەی یعنی ئەو نرخی کە لە قایمقامێت دانرێت بۆ سیستەکانیش کە حسابەکرێ ئەوان پابند نابن پێوە ئەوان بە کیلۆوات حسابیان بۆ کرێ محاولێکیش کرا لە وەزارەتی کارەباکەوە بڕیاریشی پێدەرچوو لەلایەن حکوومەتی هەرێمەوە کە ئەبوایە نرخی مۆلیدەی سیستەکان یا خزمەتگوزاری سیستەکان هەموو یەک بخرێ بەڵام بەداخەوە ئەو بڕیارە جێبەجێ نەکرا و نازانم یعنی هۆکارێکی چی لە شاری سلێمانی لە تانجەرۆ هەتا تاسوجە نزیکەی 580 مۆلیدەی ئەهلی بێجگە لە مۆلیدەی تایبەت لە گەڕەکەکان بۆ هاوڵاتیان دانراون کە زۆرینەی هاوڵاتیان بەشداربووی مۆلیدە ئەهلیەکانن بەپێی ئەمپێر مانگانە پارەی کارەبا دەدەن لە سەرەتای مانگی دەی ساڵی 2019 وەک قەرەبوویەک بۆ ژینگە سندیکای مۆلیدە ئەهلیەکان بە هاوکاری بەڕێبەرەتی باخچەکانی سلێمانی نزیکەی 10,000 نەمە میگران بە هاو ژینگە دۆستیان لە سلێمانی ناشت ئەوەش لە کاتێکدا کە لە ساڵی 2016ەوە هیچ بەڕێگازوایی لێک نەدراوە بە خاوەن مۆلیدەکان دەچمە لای سەرۆکی سندیکای مۆلیدە ئەهلیەکانی سلێمانی ئەو نایشارێتەوە کە چەند ساڵێکە گرفتاری کۆمەڵی کێشەن ئەو نرخی کە بۆ ئەمپێرێک دیارێکرێت لەلایەن بەڕێبەراتی گشتی کارەبای سلێمانیەوە لەلایەن چەند ئەندازیارێکی بەڕێزەوە تێژینەوەی بۆ کراوە ئەو بڕە پارەی کە دیاری ئەکرێت بۆ هەر ئەمپێرێک بۆ نمونە ئەگەر مانگێکی وەکو مانگی 11 کە پارە کۆکراوتوشکە پارە پاشێکیە 8,000 دینار 6,000 دینار وەرگیراوە ئەگەر 8,000 دینار وەرگیرا بێ 6,500 بۆ گازوایی لە ڕوا ئەمە هیچ کەسێک ناتوانێت نیکۆڵی لەوە بکات لەبەرەوەی ئەو پارەی کە کۆ ئەکرێتەوە لە سا 75 لە هاوڵاتیان ئەگەڕێتەوە بۆ گاز دوای ئەوە ئەنجام مەساریفی مۆلیدەکەی تا دیاریەکرێەوە ئەو نرخی کە بۆ مۆلیدەهلەکانی سلێمانی دیاری ئەکرێت زۆر کەمە لەم کاتانەدا کە ئەو قەیرانەی تووشی هەرێمی کوردستان بۆ بێموچەی بۆ فەرمانبەران دروست بۆ یعنی هیچ خێرێک بۆ خاوەن مۆلیدە نەماوە بەس ئەوە نەیە مانگانەکە و پسوڵێ وەرئەگرێت بتوانێت ئیدامی مۆلیدەکەی پێ بکات و پارەی گازوایل و ڕۆنەکەی پێ بکات بەهۆی
ئەم مانگە کە دۆلار بەم شێوازی لێ هاتووی خاڵک لە خاڵەکان زەر لەو مندی یەکەم خاوەن مۆلیدەیە هەر کەس لە بواری کە بۆ لەبەر ئەوەی ئەم بە دینار پارە کۆکاتەوە بە دۆلار شت ئەکڕێ ئەگەر بە کیلۆوات بێ بۆ ئێمە زۆر باشترە بۆ هەموو هاوڵاتیەک حەقی خۆی بەکار ئەهێنێ ئەو کاتە گلەی ناکە ئێستا هاوڵاتی هەیە گلەی کاڵە من 4 ئەمپێرمێ 3 ئەمپێر ئەگاتێ بەڵام لە هەمان کاتاوانی لەبەرەوەی ئەمە کلامپێکە دیشتاڵە ئەتوانێت هەموو کەسێک فەحسی پێ بکات بزانێ ئایا 4 ئەمپێرەیات یا 3 ئەمپێریال ئەگەر کیلۆوات بێت بەڵام ئایا چۆن هۆشداری ئەدەیتە هاوڵاتی کە ئەم کیلۆواتەیە تە ماڵەوە ئێستا 2 ئەمپێری هەیە ئەگەر کیلۆوات بێ هەموو ماڵەکەی و کاتە کارەکە ئەو کارەبای نیشتیمانە بێت لە مانگ لە سەری مانگە 300 هزاری بێتەوە بەچی شێوازێک پێی ئەڵی تۆ ئەم پارێ بۆ هاتوێتەوە ئەڵێ من قۆ 2 ئەمپێرم هەبووە. بە پێی بە دوواداچوونی پرۆگرامی بنکۆڵ لە ناو شارەکاندا پابندبوونە ژینگەیەکان باشترە بەڵام لە ناو قەزا و نەحیەکاندا تا ڕادەیە کەمترە وەک دیمەنی ئەو مۆریدەی یەکێک لە گەڕەکەکانی قەزای خەبات کە چۆن ئاوا دووکەڵ دەکاتە ناو ژینگەوە. ئەمەش دیمەنی کارکردنی یەکێک لە مۆلیدەکانە لەسەر یەکێک لە بیناکان لە شەقامی سوڵتان مزەفەر لە هەولێر لە هەرێمی کوردستاندا نزیکەی 5,000 مۆلیدا بە گازوایل کار دەکات. دەچینە لای بەڕێوەبەری گشتی هونەری لە دەستەی چاکردن و پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان ئەو لە نزیک ماڵەکەی خۆی مۆلیدەیەک هەیە کەوا دووکەڵ دەکات و دواتر سەردانی دەکەین. هۆکارەکانی پیسبوونی هەوا لە کوردستان یەکێک لە هۆکارەکانی پیسبوونی هەوا لە کوردستان زۆربوونی ژمارەی مۆلیدەیە هەم مۆلیدەی گەڕەکەکان هەم مۆلیدەی بیناکان کە سەر بەخواریەکە و مۆلیدیان هەیە بەڵام کە لەبەر نەبوونی کارەبا بە ناچاری پەنا بردراوەتە بەردانانی مۆلیدا ئەبێ مۆلیدەکان یان خاوەنی مۆلیدەکان ڕەچاوی ڕێنمایەکان بکەن ئەبێ مۆلیدەکانیان دووکەڵ نەکە ئەبێ سوتەمەنی باش خاوێن بەکاربێنن بۆ ئەوەی مۆلیدەکانیان دووکەڵیان نەکە و گازاتی دیکەش دەرنەکە دەرهاویشتەکانی فلتر دابنێ بۆ ئەوی ئەو دەرهاویشتانە نەچنە بەرگاوە و دەبێ ژاوەژاویشیان لە ڕێگەی لە ڕێپێدراوەکان بی یعنی نابێ ئەوەندە زۆربی خەڵک بێ هەراسان بی. مامۆستا بڕیارێکی پارێزگاری پێشووی کۆسکوردی هەولێر هەبوو بۆ بێدەنگکردنی مۆلیدەکان تا چەندە بڕیارەوە خۆی جێبەجێ کراوە. ئەو بڕیارە هەندێکی جێبەجێ کراوە هەندێکی کراوە بە نێو کاتم بەڵام هەندێکی جێبەجێ کراوە و پێویستە لە دوای ئەو بڕیارە بە دوواداچوون بکرێ بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارە کە بڕیارێکی زۆر گرنگ و ژینگەی بوو. زۆر باشە مۆلیدەی گەڕێکی ئێوە ئێوە لە هەڤاڵان لە هەولێر باڵێ دەنگی دێت باڵێ دەنگی دێ کراوە بە نێو کاتم نوێی زێکمان پێگا دەنجێکمان چێ لەیە کە دەنگی مۆلیدەیە باڵێ لە گۆڕپانی بەرامبەر مەڵی جەنابتان باڵێ پێتان نەوتون جەناب دۆکۆشین سەردان نەکردووە نازانین چۆنە ئێمە ڕسمیەوە ناڵێم کە سەردانی دۆستانە پێت توتە بن دۆستانەش پێشتر پێم وتون پێشتر دوسێ جار پێماوتون هەوڵیان داوە چاچکەن بەڵام ئەوان زیاتر ئێمە ئەو سەردانانە لە ڕێگەی تیمەکانەوە بە ڕسمی ئەیان نێرین بۆ ئەوەی لەبەروی نوسخەی ئاگادارکردنەوەشیان پێەیە یعنی کاغەزی ئاگادارکردنەوەی ڕسمیان پێەیە دەیاندنێکە ئەو سەرپێچیانە هەیەە چاچیان کرد. لەسەر پێشنیازی ئێمە سەردانی ئەو مۆلیدەیە دەکەین کە بە درێژایی کارکردنی بەو جۆرە دووکەڵەکەی دەخاتە ناو ژینگەوە. کاتم کراوە بۆ نیوەیە بەڵام بە تەواوی کاتم نەکراوە دووکەڵی شەکا بێ فلتر دانێ نابێ ئەو دووکەڵە بکە لەوانەیە یەکێک لە هۆکارەکانی دووکەڵکردنیشی بەکارهێنانی سوتەمەنی خراپ بوو بێ چکە ئەوەش کاریگەری ئەبێ لەسەر دووکەڵکردن. هەڵبەتە من لە ماڵی مامۆستا ڕۆزاق گفتوگۆمان کرد بەڵام بەڕاستی پێم باش بوو بەشێک لە گفتوگۆکان لە کاتی بەحافزیمان لە جەنابەت ئێرە دەنگی مۆلیدەمان گوێ لێ بوو دووکەڵی وابینی هاتی نێرە وەکو بەڵگە و دوکومنت مەلەوەکو دوکومنت بەڵێ کەواتەمانە معالەجەنەکەن ژینگەیەکی توانین لە پیسمان هەیە ناخۆ ئەبێ معالەجە بکرێن و ئەبێ تیمەکان بێن سەردانیان بکەن و ڕێنمایان پێ بدەن کە ئەبێ چاچیکەن. سەبارەت بە پیسبوونی هەوا لە هەرێمی کوردستان پێویستە ئەم زانیاریانە بزانین کە بێجگە لە مۆلیدا چەندین هۆکاری دیکە ژینگە پیس دەکەن. ژمارەی ئۆتۆمبیل جگە لە هێزەکانی ناوخۆ و پێشمەرگە و هێزە ئەمنیەکان 1,750,000 ئۆتۆمبیلە. ڕۆژانە نزیکەی 7 ملیۆن لیتر بانزین دەسووتێت ئەوە جگە لە نزیکەی 5,000 مۆلیدە کە بە گەزوایل کار دەکات لەگەڵ بوونی 200 پاڵاوگە و کارگا کە بەشێکیان دووکەڵی ژەهراوی دەکەن مەترسی لەسەر هەوای هەرێمی کوردستان دروست دەکەن.
لە کۆتایی ئەم پرۆگرامە بۆ گەیشتین کە وەکو پێویست پابندی نییە بە ڕێنمایە ژینگەیەکان بۆ دانانی مۆلیدەکان لەوەی کە دەنگینێت لە هەمان کاتدا دووکەڵی ڕەش بەو جۆرە نەکاتە ناو ژینگەوە و لە شوێنێک دابنرێ کەوا شوێنی خزمەتگوزاری بێ نەک شوێنێک بێ کە لە بنەڕەتدا بۆ باخچە و سەوزایی دیاریکرابێ. هەر لەم پرۆگرامە بە شێوەیەکی مەیدانی هەوڵی تیمە جۆرا و جۆرەکانی بەرپرسان نەشارایەوەکەوا چۆن چاودێری کاری مۆلیدەکان دەکەن لە هەرێمی کوردستاندا. تا بەڕامێکی دیکە هەموو لەک لە خۆشییا بن. خواتان لەگەڵ.